حکومەتی عێراقی و سەرانی شیعە و سەرانی حکومەتی عێراقی ئەوە پیاوەتیەکەی ئەمانەنەوە کە زیاد لە سەروی چەند ساڵێک لە شاخیش و لەو کاتی کە حیزبەکانی کوردستان بوونە خاوەن هەرێمێک ئێمە لێرە ئەم سەرانەمان بەخێوکردن، ئێمە لێرە خزمەتمان کردن، ئێمە لێرە دروستمان کردن، بەڵام خزمەتکردنەکان بەبێ مەرج بوو. دەبوو کاتێ خزمەتەکران پێیان بوترا کە ئەشنا سەر کورسی دەسەڵات ئەم خزمەتکردنی خەڵکی کورتان لە بەرچاو بێ. پێیان بوترا کە ئەشنا سەر کورسی دەسەڵات ئەم خزمەتکردنی خەڵکی کوردستان کە بە لە شاخەکانی و لە دۆڵەکانی و لە شارەکانیا ئێوەی سەرانی شیعی پاراستۆ، بڵام بەداخەوە سەرانی کورد هێندە زیرەک نەبوون ئەمانە بە مەرج بەخێوکەن، بە پیاوەتی بەخێوکردن. ئەوەش سەرانی شیعە و عەرەب ئەوە پیاوەتیەکەمان ئێنەوانێ. باشە با بە عەرەب تەنانەت سەرانی حکومەتی عێراقی شەڕی بیئەشم لەگەڵ ئەکا، شەڕی فێنکی جەوەکەشم لەگەڵ ئەکا. بزانە کە هێن گەشت و گوزارەکانمان چی لەو شاخ و دەرد و داری ئێمە ئەکەن، قەسیانە هەمووی بارکەن لەگەڵ خۆیانە بیپێشن و بیێن بە کۆڵیانە بڕۆن. بەڵام